الحمد لله رب العالمين وصلى الله وسلم على سيد المرسلين محمد وعلى آله وصحبه أجمعين. هجرتي پیغمبری خو عليه الصلاة والسلام لشاري مكي بيروز بو شاري مدينة منورة ك1439 ساڵ لەمە وەربووە. خۆشەویستان، دیارە پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام کە ڕەسوولە، کە پێی دەگوترێن نەبی، بە کوردیەکەی پێی دەگوترێ پەیامبەر، کە ئێمە پێی دەڵێن پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام. کوردیەک ڕاستیەکەی ئەوەی کە پەیامبەرە، چونکە پەیامێکی هێنا و دەیبا بۆچێ بۆ ئومەتەکەی. پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام لەو کاتەی کە بوو بە پێغەمبەر و خوای گەورە پەیامەکەی بۆ نارد بە یەکەم ئاەت کە ئیقرأ باسم ربک الذی خەلق هاتەوە. پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام ترسێک لێی نیشت و ترسانێک ڕووی تێکرد، بەڵام ئەوە سەرەتایەکێتی بۆ بانگەوازی ئیسلام کە خوای گەورە لە ئاەتی دوای ئەوەدا دەفەرمێ یا ئەیوهە المدەثر قم فأنذر وثيابك فطهر ياخذ يا أيها المزمل قم الليل إلا قليلا. أي أو كسيك خود داپۆشی و خۆت شاردۆتەوە لە بن پێخەف هەستا پەیامی خوای گەورە بگەیەنە. دیارە خوای گەورە ڕوو لە پێغەمبەر دەکات صلی الله علیه وسلم کە هەستێ ئەو پەیام و ریسالە بگەیەنێ، بەڵام لەکوێ؟ لە ناو جەرگەی وڵاتێکدا، نیشتیمانێکدا کە ئێک پارچەیە لە نەفامی، لە نەزانی، لە حقد، لە چەوسانەوە، لە زوڵم، بەسە بۆی کە مقدسترین شوێن کە ئیبراهیم سەلامی خوای گەورەی لەسەر بێ لەگەڵ ئیسماعیل بینایان کردووە، 360 بتی تێدا ئاخنراوە. تەعاملکردن لەگەڵ ئەو کۆمەلگا جاهیلیا و دەستپێکردنی زۆر سەخت و قورسە. پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام دەست پێ دەکا. خوای گەورە پێی دەفەرمێ چی؟ وەئەنذر عەشیرەتەکە الئەقرەبین، لە نزیکەکانتەوە دەست پێ بکە. قۆناغی داعوەی ئیسلامی لە سەردەمی پێغەمبەر صلی الله علیه وسلم بە دوو قۆناغدا تێپەڕیەوە. پێی دەگوترێ قۆناغی داعوەی نهێنی، بانگەواز بە نهێنی، واتە بە شێوەیەکی پەنهانی، و بانگەواز بە شێوەیەکی ئاشکرا. خۆشەویستان، پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام بە هەموو حیکمەتێکەوە هاتووە، تعامل لەگەڵ وەزعەکەدا دەکا، لەگەڵ ئەو کۆمەلگایەدا دەکا، نەک بەو شێوەی کە ئێمە وەکو موسڵمان بەڕاستی غایبین لە ژیانی پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام. ئەگەر ژیانی پێغەمبەری خوا بخوێنینەوە بۆ ئەوڕۆ ئێمە زۆر سوودی لێ دەبینین، چونکە زۆر کەسمان هەیە وە تێدەگا تەنها ئەگەر لەسەر حەق بوو پێویست بەوە ناکە هیچ ڕێگایەک بگرێتە بەر، هیچ حیکمەتێک ڕەچاوکە، هیچ قۆناغبەندێک ڕەچاوکە. دەڵێ ناکە کەنجامی ئیشەکەم بۆ خوایە و منەتی کەسیش نازانم و نازام چ دەبێ بابێ. نەخێر، پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کاتێک کە بوو بە پێغەمبەر زۆر بە لێزانی و خوای گەورە ئەمری پێدەکا کە بە قۆناغ دەست بکە بە دەعوەی بانگەواز. ئەگەر لەو ئاەتە پیرۆزە ورد بینەوە کە خوای گەورە لە قورئانی پیرۆزدا دەفەرمێت لەقەد کانە لەکم فی ڕەسوول الله ئوسوەة حەسەنە. بەڕاستی پێغەمبەری خوا پێشەنگە بۆ ئێوە، ئێوە تەماشای پێغەمبەرکەن. ئێمە لەکوێ تەماشای پێغەمبەرکەین؟ پێغەمبەر لەناومانە عەلەیهی السەڵات وەسەلام؟ نەخێر. ئەدی چۆن تەماشای پێغەمبەر دەکەی؟ یعنی ژیانی پێغەمبەر بخوێنەوە، یعنی تەماشای سیرەی حیاتی پێغەمبەر کە بزانێت چی کردووە تاوەکو ئێمەش ئیسیفادەی لێ بکەین. بۆیە ئەو ڕۆکە تەماشا دەکەی زۆر کەس هەیە لە باتی ئەوەی کە بە حیساب لە عیشقی ئیسلام و لە سۆزی ئیسلام و لە حەماسەت بۆ ئیسلام ئیش دەکا، بەڵام ئیسلامیش ناشیرن دەکا و دەبێتە مای شەرمەزاری بۆ ئومەتی ئیسلامیش، لەبەرەوەی دوورە لە گرتنەبەری ڕێبازی پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام کە بە هیچ شێوەیەک ئەو ڕێگایی ڕەچاو نەکردووە. پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام ئەو پەڕی نهێنی لە بانگەوازدا بەکارهێناوە. خوای گەورە هەموو پێغەمبەرانی بە خاوەن حیکمەت ناوهێناوە. ئەو کەسەی کە حیکمەت و کارزانی نەبێ بەکەڵکی ئەوەی ناکە بانخوازیش بێت. خوای گەورە لە قورئانە چی دەفەرمێ؟ هو الذي بعث في الأميين رسولا منهم يتلو عليهم آياته ويزكيهم ويعلمهم الكتاب والحكمة. خوای گەورە کە ئەو پێغەمبەرەی ڕەوانە کردووە لە خۆیان، دووشتیان فێر دەکات کە کتابە ئەوەی دیکە بریتیە لە حیکمەت. حکمت ئەگەر سنەتی پێغەمبەر بێ، حکمت بریتیە لە کارزانی، لە لێزانی. ومن يؤت الحكمة فقد أوتي خيرا كثيرا.
خوای گەورە دەفەرمێ هەر کەسێک حکمت و کارزانی هەبوو ئەوە زۆر خێرێکی گەورەی دەستکەوتووە وەک پێغەمبەر دەفەرمێ الحکمة ضالة مؤمن أينما وجدها فهو أحق بها ئەگەر حکمت و کارزانی مسلمان لە هەموو کەس ئەولاترەکە خۆی بە خاوەنی بزانێ لە هەر شوێنێک کارێکی حکمتت دیت ئەو بزانێ ئی مسلمانیە دەبوو مسلمان کردبایی و مسلمان دەبێت دائما بە حکمت و کارزانی ئیشەکانی خۆی بکات تەماشای ژیانی پێغەمبەر دەکەی صلی الله عليه وسلم ئەو فقهەی کە پێغەمبەر هەی بوو عليه الصلاة والسلام نەک هەر زانیوێتی لە ناومەکە چەند تیرە هەیە و چێ تەبیعەتی چۆنە و چێ توندە و چێ خراپە و چێ باشە زانیوێتی فقهێکی واقعی هەبووە ئێمەی مسلمان دەبێت بەڕاستی لە ژیانی پێغەمبەر عليه الصلاة والسلام و فێر ببین کە هەر کەسێک خەمی ئەو ئیسلامەی لەسەرشان بێ دەبێت ئاگای لە واقعی مسلمانانیش بێت چۆن پێغەمبەر عليه الصلاة والسلام زانیوێتی کە پاشایەک هەیە لە حەبەشە ئەو پاشایە عەدالەت دەکات ئێخۆ لەبەر ئەوەی ناردی فەرمووی اذهبوا إلى حبشة فإن بها ملكا لا يظلم عنده أحد برو حبشة لحبشة پاشایەک هەیە کە عەدالەتی هەیە کە دادپەروەری هەیە کەس لەکەن ئەو کەسە زوڵمی لێ ناکرێ پێغەمبەر عليه الصلاة والسلام نەیناردن بۆ یەمەن نەیناردووە بۆ بەحرەین نەیناردووە بۆ شوێنێکی دیکە ناردوێتی بۆ ئەثیوپیا کە ئەو کاتە جاری یەکەم دوو کەشتی هاتن کەی توجارەکان بوو بە 9 دیناری زێڕ پەڕاندونیەوە گەیشتونە ئەو وڵاتە لەوێ ئیسلامیان بە خەڵک ناسان دەعوەیان کرد دەعوەی ئیسلامی گەیشتەوێ تاوەکو ئێستاش ئەو خەڵکەی کە لەوێ ئێستا زۆرینە مسلمانە هەموو نەتیجەی ئەو هیجرەتەی مسلمانانە بوو ئەوێ بۆیە هیجرەت سەرەتایەک نییە بۆی کاتوو وڵاتی خۆت بەجێبێڵی وەکو شکست هەر وڵاتێک هەر کەمینەیەک لە شوێنێک هیجرەتیان پێکرا ئەوە یەکەم هەنگاوی نەسرەت و سەرکەوتنە وەژیانی پێغەمبەرانی خوش بە پێغەمبەری ئێمە وەژوا بووە موسا کاتێک کە هیجرەت دەکات دەڕواتە میسر لە میسرەوە دەڕوات و دەردەکرێت بۆ مەنتیقەی یەمەن و ئەوانە دێ کاتێک کە دەگەڕێتەوە نەسرەتەکە لەوێ دەست پێ دەکات هەر یەکەم دەرکردنی بزانە نەسرەت بووە یوسف سەلامی خوای گەورەی لەسەر بێ کاتێک کە دەردەکرێت لە میسر و لە مەنتیقەی سەنعا ئەو دەنێردرێ بۆ میسر سەرەتایەک وە کە بە نەسرەت و سەرکەوتنەوە دەگەڕێتەوە پێغەمبەری ئێمە عليه الصلاة والسلام کە دەردەکرێت سەرەتایەکە بۆی کە بە فەتحە مبینەوە دەگەڕێتەوە بە سەرکەوتن و نەسرەوە دەگەڕێتەوە بۆی لە هەر شوێنێ مسلمانانتان دیت یان هەر کەسێکتان دیت دەرکرا لە وڵاتی خۆی ئەوە بۆ خۆی دروستکردنی شۆڕشێکی گەورەیە لە شوێنێکی دیکە بۆی کە ئەو زوڵم و ستەمە لابەرێت پێغەمبەر هیچ کاتێک دانەبراوە بڵێ وەڵام جا ئێستا وەختی دەعوە نییە وەکو هێندە کەس وایە ئەگەر تینێکی لەسەر بوو دەڵێت دەعوەی ئیسلامی تەواو دەوێت پێچینەوە تەواو هیچ نەما کاکە وەڵاهی بە بینای گەورە نییە و بە مزگەوتی گەورەش نییە زۆربەی زۆری ئەو سەحابە گەورانە کە بوون بە خەلیفە و ئومەتی ئیسلامیان بەرەو پێش برد و خەڵکیان ڕزگار کرد ليخرج الناس من الظلمات إلى النور لە ماڵە گچکەکەی ئەرقەمی کوڕی ئەرقەمەوە فێر بوون ئەگەر ئینسان مەبەستی بێ دەتوانێت لە شوێنێکی گچکە پیاوێکی گەورە تەخەڕوجکە وەجاری وا هەیە شوێنێکی گەورەشت هەیە بەڵام ئەگەر جوهد و عەزیمەت و هیممەت بەرزیت نەبێ ئەوە هیچ بەرهەمێکی نابێت بۆیە پیاوێکی گەورەی وەکو عومەری کوڕی خەتاب وەکو ئەبوو بەکری سدیق وەکو هەموو ئەو پیاوانەی کە نزیکەی 40 بۆ 50 کەس لە ماڵی ئەرقەمە بە وەجبە دەگۆڕدران و پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەرسی قورئانی پێدەگوتن ماڵی گەنجێک وەو جارە کە تەماشاکەین وەکو دەرسێک بۆ کاری بانخوازی خۆشەویستان زۆر لەوان داعیەکان تووشی موسیبەتی گەورە دەبوون هەموو سەحابیەک خۆی بە داعی دەزانی کە تعزیبی مسلمانان بە شێوەیەکی لێهات لە تیونێکردن و لە برسیکردن و لە دەرکردن و لە لێدان و لە تعزیب لەوانەیە هێندێک کەس بڵێ ئەدی بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بۆ لێی نەدرا پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بەڵێ هێندێک موسیبەتی بەسەر هات بەڵام بەو شێوەیە ڕوبەڕووی مەرگ نەبوو لەبەرەوەی کەسێ پشتیوانی دەکرد کەسێ پشتی گرتبوو کە مامیەتی بەهێز بە قووەت دیفاعیان لە پێغەمبەری خوا کرد یەک لەوانە حتا نەتیجەی مسلمانبوونی ئیمامی حەمزە لە نەتیجەی ئەوە بووە کە دیتی ئەبوو جەهل زوڵمی لێ دەکا لە پێغەمبەر و قسەی ناشرینی پێ دەڵێ پێغەمبەر هیچ کاتێکی بە زایع نەداوە بۆ دەعوە بانگەوازی کاتێکە ڕۆیشتووە لەناو ئەشکەودا دەعوەی زیاتر لەگەڵ مسلمانان دەکەی خۆ دەعوە بەس لەگەڵ کافر نییە ئیمامی ئەو بەکر نەسیحەت دەکا بۆ ئیمانی بەهێز بێ لا تەحزەن ئین الله معنا کاتێک کە دەڕوا سوراقە دێ بە هەمان شێوە بانگی دەکا و موژدەی بازنەکانی کیسڕای پێدەدا وەکو بڵێ وەکو موعجزەیەک
کە دەڕوا لە ڕێگا دەستە ماڵێ خێوەتەکەی ئومی مەعبەد دیسان لێ معجزەیەکی دەعاوی پێشان دەدا کە ئەو پێغەمبەری خوایە و پیاوێکی مبارەکە کاتێک کە نزیک دەبێتەوە لە شاری مەکە دوو کابرای دز دێن پێغەمبەر لیان دەپرسێن گۆچن دەڵێ ئێمە دزین دەڵێ ناوتان چێ دەڵێ دوو کەسە ڕیسوایەکەین یعنیەوە ئەو پەڕی دەڵێ خەڵک وامان بۆ دەواچکان بەناوبانگ بووین لە خراپە و لە دزی پێغەمبەر بانجیان دەکات نەسیحەتیان دەکات دەفەرمێ نەخێرەوە دوو کەسی زۆر بەڕێزن ڕێزتان لێ گیراوە بەو شێوە ئەوانیش لێ دەبنە موسڵمان و بەیعەت بە پێغەمبەری خوا دەدەن ئەو هەموو ترس و بیم و فشارە لەسەر پێغەمبەرە لە ڕاکردن و لە ڕۆیشتن و لە هیجرەتیشدا پێغەمبەری خوا چۆن دەڵێ هێواش نەبووەتەوە یان سارد نەبووەتەوە لە دەعوە و بانگەوازی یەکەم شوێن کە پێی دەگا قوبایە یعنی پێشی ئەوی بگەیە مەدینەی منەوەرە دەگاتە قوبا لەگەڵ ئەوەل دابەزینی خەڵک پێشوازی لێ دەکەن طبعا ئەوەی کە هەیە دەڵێن ئەو سرودەش لەوێ گوتراوە بە هەر نەوعەکی بێ پێشوازی لە پێغەمبەر کرا ناچینە ناو تەفاسیلی چۆنیەتەکەی بەڵام پێشوازێکی گەرم لێکرا عەبدوڵای کوڕی سەلام دەڵێ من دیتم دەورەی پێغەمبەری خوا ڕەشدا گیرا بوو هەمووی قەڵەباڵغ بوو ئەو پێغەمبەرە قسەی بۆ دەکردن عەلەیهی سەڵات وسەلام دەڵێ من وەکو جوولەکەیەک یەکەم کەس لەوانەی جوولەکەکان خۆم گەیاندە لای وتم توخوا ئەوەی کە باسی دەکەم بزانم ئەو ئینسانە پێغەمبەرە یان خەڵکی هەڵخەڵەتاندووە دەڵێ هەر تەماشای دەموچاوی پێغەمبەرم کرد صلی الله علیه وسلم زانیم ئەو دەموچاوی ئینسانی درۆزن نییە خۆ ئینسانی درۆزن سبحان الله هەر لە شکر و شێوەشی دیارە دەڵێ ئەو حەدیسەم لەوێ لەبەر کرد لە پێغەمبەری خوا پێغەمبەر فەرمووی عەلەیهی الصەلاة وسەلام أطعموا الطعام وأفشوا السلام وصلوا بالليل والناس نيام تدخلوا الجنة بسلام دەڵێ ئەو قسەی بۆ خەڵکی دەکرد فەرمووی خواردن بدەنە خەڵکی سەلام لە خەڵکی بکەن بە شەو نوێژ بکەن کاتێکە خەڵک نووسووە ئێوە دەستنە بەهەشتێ زۆر بە ئارامی و بە بێزەڕی و بە بێزیانی یعنی تەماشاکە ئاها پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام پەیامەکەی چۆنە ئەفشوا السەلام یەکەم جار پەیامی ئیسلام پەیامی ئاشتیە ئیسلام نەچووە لە ناو مەکە لە خەڵکدا و خەڵک لەبەر ئیسلام ڕاکە بەڵکو غەیری ئیسلام وای کردووە کە موسڵمانان ناچارکە و موسڵمانان ڕابکەن نەگوەکو ئەوڕۆ بڵێ موسڵمان گەشتە شوێنێک دەڵێن دنیای وێران کرد هەموو خاپور بوو ئیسلام بستە هەر شوێنێکی ڕەحمەت بووە بۆ ئێستا بۆتە زەحمەت لەبەرەوەی ئەو خەڵکە نازانن وەکو ئەو پەیامەی لە پێغەمبەرەوە وەرگرین وەکو پێغەمبەری خوش بیگەێنن ئەفشوا السەلام ئیسلام لە ئاشتیدا بڵاو دەبێتەوە ئیسلام لە شەڕدا بڵاو نابێتەوە بڕۆ بە ئیسلام شەڕ نەکە بزانە چۆن وڵاتێک ئاشتی تێدا بێ ئاوەدانی تێدا بێ ئێستا و ئیسلامی لە ئەوروپا بڵاو دەبێتەوە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ناتوانی داوای بۆ بکەی بۆ چونکن لەوێ ئازادی ڕادەربڕین و بۆچوونەکان هەیە بەڵام لێرە نییە لەوێ تا حەدێکی باش ئەوە هەیە کە ئینسان دەتوانێت مافی خۆی لە ڕێگەی دادگاوە بەدەست بێنێ بەڵام لێرە دادگاکان حیزبێک بەکاری دێنێ لایەنێک بەکاری دێنێ بە خراپ بەکاردەهێنرێن بەرحاڵ ئیسلام لە حەبەشە زۆر تەشەنەی کرد زۆر بە خێرایی بڵاو بوون لە مەدینەکە ئاشتی تێدا بوو ئەمنیەتی تێدا بوو پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دیسان داوای ئیسلامی زۆر بە خێرایی تەشەنەی دەکرد لە ماوەی 15 ڕۆژدا پێغەمبەری خوا مزگەوتی قوبای دروست کرد ماڵی خۆشی لە ماڵی ئەبوو ئەیوب ئەنساری نزیک مزگەوتەکە دانا دوای 15 ڕۆژ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام شۆڕ بۆ ناو مەدینە لەوێ دەستی کرد بە دروستکردنی مزگەوتە گەورەکە کە ئێستا پێی دەڵێن مزگەوتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام و لەوێ جارێکی دیکە ئەو جار هات لەوێ دەستوری بۆ موسڵمانان نووسیەوە بۆ غەیرە موسڵمانانیش دەستورێک نەک لیژنەی نووسینەوەی دەستور لیژنەیەک بە تەنها پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بەڵام مافی هەموو کەمینە و نەتەوایەتەکانی دیکەی تێدا ڕەچاو کرد لە ماوەیەکی کەمدا دیسان هەموو داوای پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە شاری مەدینەی منەوەرەدا 10 ساڵ بوو لە 10 ساڵدا وای کرد کە خەڵک یەدخولونە فی دین الله ئەفواجا